بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان شەڕ و گرژی لە نێوان پەرلەمانتارانی پارتی یەکێتی لەسەر بەرەوەچوونی کۆبوونەوەی پەرلەمان و پرسی کاراکردنەوەی کۆمیسیۆن دروست بوو. پارتی بازدەکە کۆمیسیۆنیان کارا کردوتەوە، یەکێتیش دەڵێ کۆمیسیۆن کارە نەکراوەوە. شەو لە بەرنامەی ڕۆخسە لەسەر شەڕ و گرژیەکانی ناو پەرلەمان دەکەین و سەرسەرەوە دەکەین ئایا کۆمیسیۆن کارە کراوەکە یاخود کارە نەکراوەتەوە. هەڵوێستی لەمە دوای یەکێتی چی دەبێت لەگەڵ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە هەولێرەوە سەرسەرم پرسە دەکەین. دارێمە بانکێشتی پەیوەندیمان بە ژمارەیەک پەرلەمانتاری پارتیشەوە کە دیارەوان بەشێکیان وتیانیشیانەیە بەشێکیشان ئامادە نەبوون بێن بۆ بەرنامەکە. کاک لوقمان بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بۆ شەڕەکە ڕوویدا ئێوە دەست پێش خەر بوون یاخود باسیەوە دەکێت کە سەری بەشێک لە پەرلەمانتاران شکا بێت، حاڵەتی برینداریش هەبوو؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی ئازیزی پێیام. بێگومان لای هەموو لایەکتان معلومە کە دوێنێ جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان بە نایاسایی بە ناپەیڕەوی بڕگەیەکیان بە تاکلایەنە بۆ بەرنامەی کار زیاد کرد. ئێمە هەردوێنێ ڕاگەیەندراوێکمان بە ناوی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکرد. ئەم بابەتەمان ڕەت کردەوە چونکە بە پێی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەبێ 24 کاتژمێر بەر لە دانیشتنی پەرلەمان فراکسیۆنێک یان دەستەی سەرۆکایەتە گەرویستیان بڕگەیەک بۆ دانیشتنەکە زیاد بکەن دەسەڵاتیان هەیە. ئەبوایە سەعاتدەی بەیانی زیاد کرا با کەچی سەعات 3 ئێوارە زیاد کرا. بۆیە ئەمە تەواو ناپەیڕەوی بوو. وێ ڕای ئەوە پرسی کاراکردنەوەی کۆمیسیۆن پرسێکی نیشتیمانیە، ڕەهەندێکی نیشتیمانی هەیە. ئێمە پێشووتر دوو ئیتفاقمان هەیە، ڕێکەوتنێکمان هەیە، ڕێکەوتنی فراکسیۆنەکان کە ئەم پرسە بە سازان بکرێت. هیچ هێزێک بە تاکڕەوی و بەکارهێنانی زۆرینە و ئەوانە پەنا نەباتە بەر کاراکردنەوەی کۆمیسیۆنیان هەمواری یاسای هەڵبژاردن. وهروە ڕێکەوتنێکی تر هەیە لە نێوان دەستگای هەڵبژاردننی یەکێتی و پارتی کە هاوتەریب لەگەڵ دەنگدان لەسەر کاراکردنەوە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە. ئێمە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن لە قۆناغی گفتوگۆ داینە تاکو ئێستا نەگەیشتین بە ڕێکەوتن دوێنێ لە کاتێکدا کە کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی هەبوو. لە ئێوارەدا بە هەڵەداوان جێگری سەرۆکی پەرلەمان هاتە پەرلەمان و سکرتێری پەرلەمانیش کەلعادەکە بەناو نوێنەری پێکاتەکانە وەک دەورێکی خراپە بینی ئەجێڕێ لە قوڵکردنەوەی ناکۆچی و ئەتوانم بڵێم ئالات و ئامرازی دەستی پارتیە بڕگەیەکیان زیاد کرد. ئێمە هەوڵی زۆرماندا بەڕێ سەرۆکی پەرلەمان هەوڵی زۆریدا بڕگەکەیان زیاد کرد. ئەمڕۆ کاتێکە دانیشتنی پەرلەمان دەستی پێکرد بەڕێ سەرۆکی پەرلەمان بە حکمی ئەم بڕگەیە بە ناپەیڕەوی زیاد کراوە و پەیڕەوی نییە و قانونی نییە بۆ پاراستنی دۆخەکەش بڕیاریدا بەوەی کە جەلسەی پەرلەمانی هەڵبگرێت. طبعاً بەپێی مادەی 18 فەقەڕەی 3 سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی ڕەهای هەیە بۆ سەرپەرشتیکردنی جەلسە، بانگێشتکردنی جەلسە، کۆتایی هێنانی جەلسە، دیاریکردنی وادەیەکی تر بۆ دانیشتنی جەلسەی پەرلەمانی. هیچ هێزێک هیچ کەسێک ناتوانێت لە حزوری سەرۆکی پەرلەمان دوای ئەوەی چەکشی ئەچێشێ بە مێزەکەدا بۆ کۆتایی هێنانی دانیشتن هیچ کەسێک ناتوانێت دانیشتن. ئالەو کاتەدا جێگری سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان وەکو کەلعادە کە هەمیشە پەنا ئەباتە بەر کاری نایاسایی هەوڵیدا نیازێکی خراپی هەبوو دوای ڕۆیشتنی سەرۆکی پەرلەمان درێژە پێبدا. فراکسیۆنی یەکێتی ڕێگری لێ کرد. یعنی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی ڕێگری کرد کە کارێکی نایاسایی تر لە کاری دوێنێ بکرێ. طبعاً هیچ جەلسە ڕووی نەدا، هیچ دەنگدان نەبوو، بەڵکو شەڕ بوو، لێکدان بوو، ئاڵۆزی بوو تاکو تەواوی ئەندامانی پەرلەمان لە هۆڵەکە چوونەدە. ئەمە حەقیقەتی جەلسەی ئەمڕۆ بوو. باشە بەس کاک لوقمان ئێستا جێگری سەرۆکی پەرلەمان هێمن هەورامی دەڵێ بە پێی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆ هەڵگرتنی دانیشتنی پەرلەمان یاخود تێنانە پێشی بەرگەیەک یاخود دواخستنی دەبێت بە ڕاوێژ بێت لە نێوان دەستەی سەرۆکایەتی و باسی مادەی 19 دەکات کە دەڵێ سەرۆکی پەرلەمانی بەجێهێشتووە ئەو وەکو جێگری سەرۆکی پەرلەمان دەسەڵاتیەوەیە کە ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان کە لە غیابی نەبوونی سەرۆکی پەرلەمان.
آخر زانی چۆنە کاک حەکیم خۆ ئەمە بەوە نابێ هێمن هەورامی وایوت ئەمە ڕاست نییە ئێمە لە ناو حەقیقەتی ڕووداوەکانین ئەم بابەتە ڕوونە بۆ میدیاش سەرۆکی پەرلەمان کۆتایی بە جەلسە هێناوە و سەرۆکی پەرلەمان ڕاستە لە قاعەکەتەوە کە کۆتایی پێهێنا زەروریەت نییە لە قاع بمێنێتەوە سەرۆکی پەرلەمان لە بناو بینایی پەرلەمان بووە سەرۆکی پەرلەمان لە حاڵەتێکدا ئەتوانێت جێگر ممارەسەی دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان بکە ئەگەر سەرۆکی پەرلەمان مۆڵەت بێ لە دەرەوە بێ ئەمڕۆ ئەو ڕۆژە هەر بەشداری نەکات مۆڵەت وەربگرێ ئەم حاڵەتانە هیچ ڕووی نەداوە ئەو سیناریۆ و تەمسیلەی هێمن هەورامی بە ناوی جێگیری سەرۆکی پەرلەمان ئەیکا ئەمە بۆ ناشیرینکردنی پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستان ئەم تەمسیلانە کۆنن ئەم دەستە کەشفە لای ئێمە ئەمە بۆ ناشیرینکردنی پرۆسەی سیاسیە ئەمە بۆ تێکدانی یەکریزیە ئەمە لە پەنا دیعایەکردن بە ناوی پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان لە ڕاستیدا بێهەیبەتکردنی قوارەی سیاسی هەرێمی کوردستانە ئەگەر نا شەڕ ڕووی داوە سەرۆکی پەرلەمان جەلسەی هەڵگرتووە هیچ دانیشتنێک ڕووی نەداوە هیچ پرۆسەیەکی دەنگدان ڕووی نەداوە کەچی دێن ڕاگەندرایەک بڵاوکاتەوە ئێمە بە ئەوەی کە مای پێکەنین و مەحزەلەیە ئەوەیە کە ڕاگەندرایەک بڵاوکاتەوە ئەڵێ ئێمە بە دەنجی 58 ئەندامی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنمان کارا کردەوە لەکوێ کارای کردەوە من لە نزیکی ئەو بووم من یەکێک بووم لەوانەی کە لە شەڕەکە بەشداریمان کرد کە ڕێگریمان کرد با بڵین لەوەی کە جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان ڕێگە نەدەین کارێکی نایاسایی بکەن لەکوێ دەنجیدا چۆن دەنجیدا کان ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران کە تەمەنیان کە متمانەیان پێی بەخشرابی کان ناوەکان چێ هەنا زەحمەت نەبی هێمن هەورامی مەشهەدێک لەقتەیەک بەشێکمان پیشاندا لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەست بەرزەکەنەوە دانیشتونە لە شوێنی خۆیان 50 بۆ 60 کەس لە ئاسایش لە هێزی دەرەوە کە هێنابیان لە زێرەبانی کە لە دەرەوە هێنابیان لە فەرمانبەرانی ناو پەرلەمان 50-60 کەس لە ناو هۆڵی پەرلەمانە ئەم مەحزەلە و ئەم سیناریۆیە کە دروستەکەن ئەمە لای هاوڵاتیان لای ئێمەمانان ڕوونە بۆیە ئەمە بابەتێکە لە ڕاستیدا جگەلەوەی کە موەسسە و دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستانی پێناشری نەبن نێوبانجی هەرێمی کوردستانیش نێو ناوبانجی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستانیش لە نێوەندە نێو دەوڵەکاندا زیاتری پێلەکەدارە بن باشە بەس ئێستا باز لەوەکەی کە نووسراو کراوە نووسراوی کاراکردنەوەی کۆمیسیۆنەوە دەڵێن کۆمیسیۆن کارا نەکراوەتەوە دەڵێن کارا کراوەتەوە دەڵێن نووسراویان کردو بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی دادوەری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یەکێتی نیشتیمانی کە دوو کۆمیسیاری هەیە بە هیچ شێوەیەک داوام ناکرد لە کۆمیسیۆن بە پێ و نووسراوەگە نووسراوێکیش کرابێت کاک حەکیم نەک دەوام ناکە ئەم نەڵێم جەلسە بەڕێوە نەچووە دانیشتن نەکراوە ئەگەر ئەیانەوێ تەزویرێک بکەن ئەگەر ئەیانەوێ کەڵەگایی بکەن ئەگەیانەوێ ئیرادەی خۆیان فەرزکەن حیزبەکەی من قبوڵی ئەم ئیرادە فەرزکردنەی نییە ئەمە پرۆسەیەکە پەرلەمان موەسسەسەیەکی تەشریعیە موەسسەسەیەکی دەستوریە ئەبێ ئەم بابەتە بە ڕێکاری دەستوری و قانونی خۆی بڕوە دانیشتن نەکراوە نووسراوی چێ و مەهزەلەی چێ و ئەم دەرسانە من نازانم لەکوێ دێنن نووسراو دێنێ بێگومان دەستی بەسەر سایتی پەرلەمانیش داگرتووە ڕاگەندرایەکی بە ناوی سایتی پەرلەمان بڵاو کردوێتەوە بۆ چاواشەکردنی ڕای گشتیاڵێ بە دەنجی 58 ئەندامی پەرلەمان ئێمە کا 58 ئەندامی پەرلەمان لەکوێ دانیشتووە لەکوێ دەنجی داوە بۆیە دانیشتن نەکراوە شەڕ ڕووی داوە ئێمە بێ قسە لەسەر شەڕەکە بکەین چۆن ڕوویدا چۆن کۆتایی پێ باشە کاک لوقمان با قسە لەسەر شەڕەکەش بکەین ئەمە بەڕاستی ئەمە موەسسە و دامەزراوەکانی هەرێمی کوردستانی پێناشرین بوو چەند کەس سەریان شکا چەند کەس بریندار بوون وەڵای ئەمە قسەمان لەسەر سەرشکان و بریندار بوون نییە تاوان کە تۆ کە شەڕ ڕوویدا گرژی ڕوویدا ئەکیت خەڵک سەری شێشێ و برینداریشێ بەلای ئێمەوە گرنگ نییە چەندسە بەلای ئێمەوە یەک نقطە گرینگە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستکەوت و سەروەریەکی تۆمار کرد کە ڕێگای نەدا کارێکی نایاسایی بکرێ بە ئامانجی ناشرینکردنی دامەزراوەی پەرلەمانی کوردستان باش ڕێگای نەدا کارێکی ناشەرعی لە پەرلەمانی کوردستان بکرێ ئەو بەلایمەوە گرنگ نییە ئەگەر هەر 21 ئەندامی پەرلەمانی فراکسیۆنی یەکێتی سەریش کابایە مشکلە قوربانیدا با مشکلە نەبوو گرنگەوە بوو ئێمە نەمان هێشت کارێکی نایاسایی بکرێن نەمان هێشت هێزێکی سیاسی دیاریکراو کە پارتیە لە ناو پەرلەمانی کوردستان بیەوێ بە زۆری زۆرداری
بەناحەقی بەناڕەوایی بەناپەیڕەوی ئیرادەی خۆی فەرزکە ئەو بەلای ئێمەوە دەستکەوت و گرینگە دوجار ئەم مؤسسەیە ئەم دامەزراوەیە ئەبێ قانون جێبەجێ بکە ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک کاری نایاسایی لەم پەرلەمانە ڕووبدا بۆ ئەوەی ئەکەن نووسراوەکە تەبعاً لە ڕابردووشدا کۆمەڵێک نووسراو کراوە و کاری سەرپێچی کراوە نووسراو شەرعیەتی نییە نووسراو لە پەرلەمانی کوردستان بە واژۆی سەرۆکی پەرلەمان ئەڕوە بۆیە ئەم بابەتە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە هیچ شێوەیەک نەک احترافی پێ ناکرێت بابەتەکە بوونی نییە تا ئێمە قسەی لەسەر بەس کاک لوقمان بابەتەکە وجودی نییە تا ئێمە قسە بکەین لە لای ئێمە لە واقعدا هیچ شتێک ڕووی نەداوە دانیشتن نەبووە شەڕ بووە ئێمە ئەکرێ قسە لەسەر شەڕەکە بکەین ئەکرێ قسە لەسەر ئەو شێوازە ناپەیڕەویە نامەسئولانەیە بکەین کە هەوڵیاندا پەنای بۆ بن بۆ وایان کرد ئەکرێ قسە لەسەرەوە بکەین بەڵام بڵێن شتێک ڕووی داوە بڕیارێک بووە شتێک بووە هیچ شتێک ڕووی نەداوە بۆیە با مطمئین بن لەوەی کە ئەم بابەتە بابەتێکی خەتەرناکە و ئەمە بەکارهێنانی پێکاتەکانیشە کاک حاچی من ئەمێ لەسەر ئەو بابەتەش باشە کاک لوقمان لەسەر پێکاتەکانیش قسە دەکەین ڕۆڵی سکرتێری پەرلەمان باشە ڕۆڵی کورسی و نوێنەرایەتی پێکاتەکان ئەوەی کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی ئەوەی کە فراکسیۆنەکانی تریش و هێزەکانی تریش باسییانە کرد ئەوەی شەقام و خەڵکی کوردستانیش باسی ئەکرد و مەترسی هەبوو لەوەی کە بۆ 11 کورسی پێکاتەکان وەکو خۆی بمێنێتەوە کەمانە نوێنەرەتی ڕاستەقینی خۆیان ناکەن ئەمڕۆ ئەم حەقیقەتە هەزاربارە بۆوە بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان بۆ ڕایگشتی بۆ نوێنەرانی وڵاتان بۆ یونامی بۆ هەموو خەڵک کە ئەمانە خاوەنی ئیرادەی خۆیان نین ئەمانە کادیرە سەرچەکانی پارتی دیموکراتی کوردستانن هەر کاتێک بیانەوێت بە ئارەزووی خۆیان بەکاریان دێنن ئەمانە ئیعاز لە حیزبێکی دیاریکرا وەرەگرن ئەمانە بە ناوی حیزبی داتاشراوی کارتۆنی بە ناوی پێکاتەکان دروست کراون بەڵام لە ڕاستیدا ئالات و ئامرازن بەدەست کوردستانەوە بۆیە ئێمە پێداگیری ئەەکەین لەسەر ئەوەی کە ئەبێ هاوشێوەی کورسیە گشتەکان کورسی پێکاتەکانیشدا بەش بکرێت ئەم دەورە ناشرینەی ئەمڕۆ جێگری سەرۆکی پەرلەمان موناقاوەتی بینی لە مێژووی پەرلەمانی کوردستاندا ئەمڕۆڵە نەبووە ئەم دەورە ناشرینە ڕووی نەداوە کاکەمە کارێکی زۆر عیبەیە من پێم سەیرە ئەگەر سەیری مەشهەد و فلیمە و مەشهەدەکانی ئەمڕۆی ناو پەرلەمانی کوردستان بکەن ئەبێ ئارەقەی شەرمەزاری بڕێژن ئەمە چەند یادەوەریەکی تاڵە ئەمە چەند کارێکی قێزەونە ئەمە چەند کارێکی ناشرینە ئەمە چەند هەنگاوێکە بە ئاراستەی ناشرینکردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا شانازی بە چی واکەن شانازی بە واکەن کە تەعەدا لە مؤسسەیەکی قانونی لە هەرێمی کوردستانەکەن شانازی بە واکەن یانوێ کارێکی نایاسایی و نادەستوری بکەن و ئیرادەی خۆیان فەرزکەن بەسەر هێزە سیاسەکانی تر و خەڵکی کوردستاندا ئەبێ ئەم حەقیقەتە بزانن کە واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان پێمانەڵێ هیچ هێزێکی سیاسی ناتوانێت ئیرادەی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا فەرز بکات بەڵێ بە کورتی ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکەم دەیە سوپاس دەکەم سوکا پرسیاری زۆرمانێ لە سەدانیشتەکە سەبارەت بە پێکاتەکان بەس خۆگلەی ئەوەش لە ئێوە دەکرێت وەکو یەکێتی وەکو گۆڕانیش بۆچی ڕازی بوون موناقەهەوەتی ببێتە سکرتێری پەرلەمان ئەوە هەڵەی خۆتان نییە کە ئەمڕۆ باجەکەی دەدەن بەڵێ بێگومان بەڵێ ڕاستەکەی من بەش بە حاڵی خۆمشم گلەی لە حیزبەکەی خۆمەکەم ڕاستە بە نیەت پاچی بووە بەڵام ئەبووە ئەوەندە نیەت پاک نەبن حەق بدەنە ئەوەی کەوە سکرتێری پەرلەمان بدرێتە کەسێکی وەکو موناقاوەتی کە ئالات و ئامرێزە بەدەستی پارتی دیموکراتی کوردستان هەر کاتێک ویستی بارەزی خۆی بەکاردێنێ بەڵێ من گلەی لە حیزبەکەی خۆمەکەم ئەمە هەڵە بووە ڕاستە لە نیەت پاچی بووە بەڵام ناکرێت لە سیاسەتدا هەموو شتێک بە نیەت پاچی بکەیت باشە بۆچی یەکێتی لەسەر ئێستا پارتی پشتگیری فراکسیۆنەکەی خۆی کرد وەکو مەکتەبی سیاسی وەکو مەسرور بارزانی لە حکومەت پشتگیری کرد بۆچی ئێوە نەبەیاننامەیەکی مەکتەبی سیاسیان یەکێتی دەرچوو پشتگیری ئەم هەڵوێستەیەوە بکە نەقوبات تاڵەبانی لە حکومەت پشتگیری کردن هۆکارەکەی چییە؟ وەڵای ئێمە حیزبەکەی خۆمان تەواو ئاگای لە ڕۆڵی فراکسیۆنەکەی خۆمان هەبووە تەواو پشتگیری و پشتیوانیمان لێکراوە بەیانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان استقبالی فراکسیۆنەکەمانەکە و بەیانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەچێت ئەکید لەسەر ئەم پرسە بەڵام یەکێتی ئەم پرسە بە پرسێکی نیشتیمانی ئەزانێ یەکێتی بڕۆی بە تاکڕەوی نییە لەگەڵ هاوبەشەکانمان لەگەڵ هێزە سیاسیەکانی تر ڕاوێژەکەین گفتوگۆ ئەەکەین ئەم پرسێکی گشتیە ئەمەی ئەمڕۆ ئەو غەدرەی ئەمڕۆ ئەو تەحەدای ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کرا تەحەدایە لە هەموو خەڵکی کوردستان و لە پرۆسەی سیاسی بۆیە ئەمە ڕاوێژەکەین لەگەڵ هێزە سیاسیەکان و هاوبەشەکانی ترمان بەڵام دڵنیابە
یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی کاقوبات مەکتەبی سیاسی هەمویان پشتیوانی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن دەستخۆشی ئەکەن لەوەی کە فراکسیۆنی یەکێتی ڕێگری کردلەوەی کە کارێکی نایاسایی و ناپەیڕەوی ڕووبدا لە پەرلەمانی کوردستان ڕێگریان کردو نەشیان هێشت و موفق سەرکەوتوش بووین تێیدا بەڵام ئەکید بەلەوەی کە ئێمە حیزبەکەی خۆمانمان لە پشتە. باشە بەس بۆچی ئەمڕۆ لە پەرلەمان ئێوە شەرتان بوو لە حکوومەتیش ئاشتی بوو کۆبوونەوە بوو خەڵک تەفسیری جیاوازی هەیە ئەمە ئاشتی ئەزانی کاک حەچیم ئێمە هیچ بەرنمەیەکمان نەبووە بەرنمەیەکی پێشوەختە طبعاً ئەم بابەتەی کە پارتی ئەمڕۆ کردی ئەمە بابەتێک نەبوو لە خۆوە بێت ئەمە بابەتێکی بەرنامە بۆدا ڕێژراو بوو چونکە دوێنێ کاتژمێر سەی ئێوارە لە مەسیفەوە هێمن هەورامی گەڕایەوە پەرلەمانی کوردستان و ئەعلانی زیادکردنی بەڕگەیەکیان کرد و مؤتەمەریان کرد ئەمە ئەوان بەرنمەیان بۆ دانابوو لای ئێمە بەرنامە بۆدا ڕێژراو نەبوو ئێمە پێمان وا بووە کە ئەم دۆخەی لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەت پێشووتر تیمی یەکێتی لە حکوومەت هەڵوێستی لەسەر قوت و ژیان و موچەی خەڵک وەرگرتووە ئێمە بابەتە داراییەکە لە نێوان ئێمە و پارتیدا لە ئەنجومەنی وەزیران بەرەو چارەسەر بوون ئەڕوە بابەتی هەمواری یاسای هەڵبژاردن و بابەتی کورسی پێکاتەکان ئێمە لە گفتوگۆدا بووینە ئێمە هیچ بەرنامەیە و بەرنامەمان نەبوو هیچ بوو ئامەرەیەکمان نەبووە بۆ یێشە ئەم کۆبوونەوانە دانراون بەڵام کاتێک کە ئێمە هەوڵماندا بە گفتوگۆ هەتا ساتی پێش ئەنجامدانی جەلسەش کە ئەمانە پاشگەز بنەوە لەو کارە نایاسایی و ناوپەیڕۆی ئەکرێ کە ئەگەر پاشگەز نەبنەوە ئێمە قبوڵی ناکەین ئاسان نییە یەکێتی نیشتیمانی تەواجودی لە ناو پەرلەمانی کوردستان هەبێ ئێوە بتوان کارێکی ناپەیڕۆی نایاسایی بکەن بەڵام کاتێک کە کردیان ئێمە بینیتان ڕۆڵی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی ئەوە بوو کە ڕێگریمان کرد لەو کارێ کە ڕوویدا لە ڕاستیدا دێمەوە سەر ئەو بابەتەی فعلا سکرتێری پەرلەمان بەپێی ئیستحقاق و بەرکەوتەی هەڵبژاردن بەرکەوتەی بزوتنەوەی گۆڕان بوو ئەبووای ئەوان وەریان گرتبا بەڵام کەوەر نەگیرایە و دوازاریش ئێمە ڕەزامەند بووین من پێم وایە هەردووچیان هەڵە بوون باشە بەس ئەو ئێستا کە کۆبوونەوەی مەسروو بارزانی قوبات تاڵەبانی هەیە داواکاریەکانی یەکێتی هیچ جێبەجێکرا هیچ سەرواقعەکە گۆڕاوە داواکاری یەکێتی تاکی دەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ داواکاری حیزبی نییە ئەوەی کە یەکێتی هەیبووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داهات لە هەر شوێنێک بێ سەرچاوەکەی هەرچیەک بێ لێک خەزێنە کۆ بکرێتەوە بە پێی ژمارەی دانیشتوان دابش بکرێ و موچەش ئەولەویەت بێ ئێستا ئەوان هاتوونە سەر ئەم قەناعەتە تەواو ئەو داواکاری داواکاری سەرەکیمە دابش دەکرێت داواکاری سەرەکی ئێمە ئەوە بووە بەم شێوە بوو ئەمڕۆ کۆبوونەوەیان لەسەر ئەم بابەتە کردووە ئێمە ئەمانەوەی هاوڵاتیەک لە هەڵەبجە بێ لە گەرمیان بێ لە زاخۆ بێ لە سۆران بێ بێکەوە موچەوەر بگرێ خزمەتگوزاری لە هەر شوێنێک بێ بێکەوە بکرێت داهات بەیەکسانی دابش بکرێ کاتێک کە ئەمە جێبەجێ بوو بێگومان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕایەوە حکوومەت ئەمە مەرجی ئێمە بووە هیچ مەرجێکی حیزبیمان نەبووە لەم بابەتە باشە سەبارەت بە کۆمیسیۆن خۆی کۆمیسیۆن پارتی بازۆکە وەکو چۆن پێشتر لایەنەکان ڕێکەوتنیان کرده بوو بۆ نمونە بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی چۆنە لایەنەکانی تر چۆنە هەروە کاراکراوەتەوە بۆچی ئێوەکو یەکێتی نیشتیمانیش کاراکردنەوەی کۆمیسیۆنن ئایا پەیوەندی بەوەیە کە دەتانەوێت هەڵبژاردن نەکرێ یاخود دەتانێت بەچ ئالێتێک بۆ نمونە کۆمیسیۆنی هەرێم کارا بکرێتەوە کاک حەچیم ساڵێک و سێ ڕۆژ بەر لەوەی وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواو بێت ئێمە لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی خواستی یەکێتی بۆ هەمواری یاسای هەڵبژاردن خستە ڕوو پارتی ڕەتی کردەوە ساڵێک و سێ مانگما بوو وادەی ئەم خولە تەواو بێ ئەگەر ئەو کات پارتی ڕازی بە هەمواری یاساکەمانە کرد پێویست نەبوو تەمەنی پەرلەمانیش درێژکەین و ئێستا خولی 6 دەست بەکارە بوو پارتی بە بەردەوامی جەختی لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنە کرد بەبێ هەمواری یاسای هەڵبژاردن ئەیویست لەسەری ئەوێ ئێستاش بە یاسا کۆنەکە هەڵبژاردن بکرێت بۆ ئەوی ئەو 11 کورسی پێکاتەی کە هەیتی وەکو خۆی کادرەکانی خۆی هەڵبژێرێ و لە دوهۆک و لە منتقەکانی تر بە دەنجی زێرەوانی و دەنجی هێزی تایبەت بیانێنە و بیان کاتە نوێنەر و لە ململانێ ناشیرنەکانی ناو پەرلەمانیش بەکاری بێنێ ئێمە بەوە ڕازی نەبووینە ڕێکەوتنی سەرۆکی فراکسیۆنەکان هەیە کە یاسای هەڵبژار هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن هاوتەری بدەبێ بڕۆن بەیەکەوە بن 28 دوای ئەم ساڵ ڕێکەوتن لە نێوان دەستگای هەڵبژاردننی یەکێتی و پارتیەیە کە ئەڵێ هاوتەریب لەگەڵ دەنگدان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن دەنگدان کۆمیسیۆنیش کاراکەینەوە
دەنگدان لەسەر یاسای هەڵبژاردن هەموار یاسای هەڵبژاردن کا یاسای هەڵبژاردن کاراکراوە ئەوان تاکلایەنە دێن کۆمیسیۆن کاراکەنە نیەتی وان ڕوونە ئەیانەوێ بەو یاسایی کە 32 ساڵ پێش ئێستا دەرچووە کە پڕە لە کەم و کوڕی بە هەمان یاسا هەڵبژاردن بکەنەوە ئێمە ئەم پرسە پێمان وا بۆ پرسێکی نیشتیمانیە ئەم پرسە نەیەکێتی حەقی هەیە نەپارتی حەقی هەیە هیچ هێزێک حەقی نییە ئەبێت تەوافق بکرێت لە ناوێن هێزە سیاسیەکان چەندین ڕێککەوتن نامەمان هەیە لەگەڵ پارتی ئەوان ڕێزیان لە ڕێککەوتن نامەکەی خۆی و واژۆی خۆ نەگرت دوێنێ و پێرێ سەرۆکی پارتی بانگەوازێکی کرد ئەڵێ با ئاشتەوایی بکرێت ڕێزیان بێڕێزیان بە پەیامی سەرۆکەکەی خۆشیان کرد ئەمڕۆ بەر لەوەی بێڕێزی بێ بە موەسسە و دامەزراوەیەکی دەستوری لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەمە مەهزەلە و فلیمێشی وایە کە ئەسڵەن بە قەناعەتی خۆم ئەمە لە هەرچی وڵاتی دواکەوتوی دنیاە بڕواناکەم ئەزمموی وا ڕووی دابی وە کاک حەچیم ئەگە بگەڕینەوە بۆ خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە ماوەی 32 ساڵی تەمەنی پەرلەمانی کوردستان بە پێی عورفی پەرلەمانیش بی حاڵەتی لەم شێوەیە نەبووە لە من نەبووە شتیوان نەبووە دانیشتن نەکرێ سەرۆکی پەرلەمان ڕەفعی جەلسە بکە تۆ بێی بڵێ وەڵا کاکە من دەنگمدا و موەسسەیەکم کارا کردەوە ئەمە بۆ تێکدانە باشە بەس بۆیە مەقابلی قبولکردنەوە کە یەکێتی نیشتیمانی نەوێ هەڵبژاردن بکرێ یعنی هەندێک جارە خوێندنەوەی دەکرێت گوایە بۆ نمونە دوای شەرعەتی دامەزراوەکانی هەرێم نەمێنێ دەسەڵاتی عێراق زیاتر بێتەوە دادگای فدراڵی بڕیارێک بدات سەبارەت بەم پرسە بۆ چوتان چییە؟ کاک حەچیم ئێمە لە هەڵبژاردن ناترسی ئێمە ڕوونمان کردوتەوە ئێمە لەسەر زۆرینەی زۆری بابەتەکانیش ڕێککەوتوین تەنانەت دوا کۆبوونەوە کە من لە لیژنەی هونەری بەشدار بووم مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی پارتی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لەسەر زۆربەی خاڵەکان ڕێککەوتوین تەنها بابەتی پێکاتەکان ماوە پارتی سوورە لەسەرەوەی 11 کورسی وەکو خۆی بمێنێتەوە یەخۆ پارتی نوێنەتی پێکاتەکان ناکە کۆمەڵک حیزبی کارتۆنی دروست کردوواڵێ بڕۆن لەگەڵەوان دانیشتن باوان ڕێی بدەن ئێتۆ ئەوان من لە کۆبوونەوەکەش باسم کردم کاکە ئێوە ڕێی بدەن چونکەوان هەمان ڕێی ئێوە ئەڵێن تۆ قڕمیشت کردوون چۆنی ئازیام دەیەوە وا قسە ئەکەن بۆیە ئەوان لەسەر بابەتی پێکاتەکانی ئمە داواکاریمانەوە بووە بە پێی نفوسی خۆیان کورسی پێکاتەکانیش دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێت ئێمە ئەوان ڕازی نەبووینە یەکسەر هاتن تاکلایەنە کۆمیسیۆنیان کارا کردەوە ئەرێ منە پرسم چێ ڕێگریەکە لە ئەنجامدانی هەڵبژاردن بەم شێوەیە هەڵبژاردن ئەکرێ هەڵبژاردن بە کەڵەگایی ئەکرێ هەڵبژاردن بە فەرزکردنی ئیرادەی پارتی ئەکرێ لە هەرێمی کوردستان بێگومان ناکرێ ئێمە بابەتە قبول ناکەین بەم شێوازە بۆیە هەڵبژاردن پرسێکی گرنگە مافی هاوڵاتیانە ئەگەر ڕاست دەکات بابێ هەمواری یاسای هەڵبژاردن بکە نەک پەناباتەوە بە شێوازێکی ئاژاوە جێڕی پەنابا بۆ تێکدانی دۆخی سیاسی و پەرلەمانی کوردستان بە شێوازێک دوایش دیعایەوە بکە بڵێ من کۆریسۆ کۆمیسیۆنی چۆن کارا کردەوە کاک حەچیم ئەنجومەنی کۆمیساران 9 کەسە 7 کەسیان کۆنن ماون یەکیان مردووە یەکیان چۆتە حکوومەت کە دوو نوێنەری پارتینە کە ئەمڕۆ ئەبوایە دەنجام پێ بدە ئەزانی دەنگدان چۆنە ئەبێ ناوی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران بخوێندرێتەوە ئەو 7 کەسەمان متمانە پێبەخشینەوە ئەو 2 کەسەشمان دەنجیان پێ ئەدەین ئەبێ بەجیا بخرێنە دەنگدان لەکوێ خرانە دەنگدان داهی زەحمەت نەبی من داوا ئەکەم با پارتی دیموکراتی کوردستان یەک گرتە ڤیدیۆیمان پێشاندا لە ناو پەرلەمانی کوردستان کە پرۆسەی دەنگدانی تێدا بەڕێوە چۆ خۆ من گرتە ڤیدیۆیەکان دیارە زەحمەت نەبی با گرتە ڤیدیۆیەکمان پیشاندا جێگری سەرۆکی پەرلەمان بزانم چ دانیشتنیەکی مهمی کردووە بۆ ئەوەی 58 ئەو 58 دە پەرلەمانتارە لەکوێ بووینە یعنی لەکوێ دەنجانداوە ئەبێ هۆڵێکتر هەبێ قاعەیەکتر هەبێ پەرلەمان بینایەکتر هەبێ جەنابی چوو بێت سەرپەرشتی دانیشتنیەکی کردبێ و پرۆسەی دەنگدانی تێدا بەڕێوە بدرێ ئەمە بێڕێزیە بەم دامەزراوە ئایبامە ئەمە کارێکی ناشرینە ئەمە یادەوەریەکی تاڵە من پێم وایە بۆیە داوای لێبوردنیان لە خەڵکی کوردستان کردبا لەسەر ئەم کارە قەیزەونە و ناشرینەی کە ئەمڕۆ بە پەرلەمان کرد باشە بەس گلەیش لێ دوای ڕێگریکردن و داخستنی پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوو ئەم خولەکارێکی ناشرین تر لەو کارەش ئەم کارە بوو کە ئەمڕۆ کردیان باشە بەس گلەیش دەکرێت لە ئێوەکویچێتی بۆچی لەسەر داهات لەسەر داهاتینەوەت خزمەت گوزاری ڕۆژێک شەڕێکی ئاواتان نەکرد وەکو شەڕەکەی ئەمڕۆ کە ڕێگریتان کرد لەوەی دانیشتی پەرلەمان بەڕێوە بچێت وڵای کاک حەچیم ئەگەر بە ویژدانەوە بڵێین فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو دانیشتەکان ئەگە بگەڕینەوە بۆ دانیشتەکانی پەرلەمان ڕەنگە پەنا نەبرابێتە بەر شەڕکردن
بەڵام لە هەموو دانیشتەکانی پەرلەمان فراکسیۆنی یەکێتی لەسەر داوا و داخوازیەکانی خەڵک قسەی جددی خۆی هەبووە قسەی جددی هەبووە بەڵام کاتێک جێگیری سەرۆکی پەرلەمان وە سکرتێری پەرلەمان ئەیانەوێت کارێکی نایاسایی بکەن فراکسیۆنی یەکێتی قبول ناکات ئەگەر شەڕی لێ ئەکەوێتەوە لێکەوتەکانی هەرچی هەبوایە ئەمەڕۆ ئێمە تەقبولی نەتیجەکەمانە کرد بەڵام ئەبوایە ئەو نەتیجەکەی بەو شێوە بە کە ڕێگە نەدەین باشە جەلسەی پەرلەمانی بە نایاسایی بەڕێوە بچێ و خۆشبەختانەش ڕێگریمان کرد و ڕێگامان نەدا و پێم وایە ئەمە سەروەریەکی گەورە بوو بۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕێگای نەدا کارێکی نایاسایی و ناپەیڕەوی بکرێت. باشە ئێستا بە چ یەکێتی نیشتیمانی بۆی هەڵبژاردن بکرێ ئێستا گەر بە یاسا کۆنەکە هەرگیز ناچێت هەڵبژاردنەوە ڕێگە نادا هەڵبژاردن لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئەوانە بەڕێوە بچێگە یاسا کۆنەکە بێ وەم کۆمیسیۆنش کە ئەمڕۆ پارتیڵی کارا کراوەتەوە ئەزانی کاک حەچیم کۆمیسیۆن کارا نەکراوەتەوە هیچ موسسەیەک لە هەرێم نییە بە ناوی کۆمیسیۆن کۆمیسیۆن بەسەر چووە ئێمە ئەم بابەتە لای ئێمە جێگای مناقەشە و گفتوگۆ نییە کۆمیسیۆن وجودی نییە ئەمڕۆژ هیچ دانیشتن و هیچ پرۆسەیەکی دەنگدان بەڕێوە نەچووە بۆیە ئەبێ ئێمە ئێستاش باوەڕمان بە گفتوگۆیە باوەڕمان بەوەیە هەموو هێزە سیاسیەکان بەرپرسانە بەیەکەوە ئەبێ اتفاقی بەیەکەوە بێ ڕێکەوتن بکەین هاوتەریب لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردن کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە ئێمە ڕێگری نین لەوەی کە بڵین قبول ناکەین هەڵبژاردن ئەنجام بدرێت ئێمە بڕوامان بە پرۆسی هەڵبژاردنە پێمان وایە ممارەسەکردنی مافی هەڵبژاردن مافی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە 4 ساڵ جارێک ممارەسەی ئەم مافە بکەن بەڵام ئەبێ قانونێک بێ زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکە ئەبێ یاسایەک بێ لەگەڵ ئاستی پێشکەوتنی کۆمەلگا بگونجێ ئەبێ قانونێک بێت زەمانەتی نوێنەرایەتیەکی هاوسەنجی جوگرافی بکە ئەبێ بە شێوازێک قانونەکە هەموار بکەینەوە چیتر پارتی یاری بە چارەنووسی ئەم میلەتە لە ڕێی نوێنەرایەتی بەناو پێکاتەکان نەکات باشە کاک لوقمان نقطە سەری دێر ئەمە داوا و داخوازی ئێمە باشە هیچ داوا و داخوازیەکی حیزبیمان نییە ئێمەمانەوێ نوێنەری پێکاتەکان لە سلێمانی هەبێ با هەڵبژاردن بکرێت ڕەنگە هێزێکی تر ڕەنگە بەیانی کۆمەڵی دادگەری بتوانێت کاندیدێکی دەرچوێنێ ڕەنگە هێزێکی تر بێ مە بڕوامان بەوە نییە کادری خۆمان بکەین نوێنەری پێکاتەکان و بەکاریان بینین لە مەدای تەمەنی پەرلەماندا یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەم شێوە ناکە پێمان کارێکی قێزەون و ناشرینە بۆ پرۆسەی سیاسی ئەمە سوکاتیکردنە بە مافی پێکاتەکان ئەی بابێ پێکاتەکان من پێم وایە ئەبێ پێکاتەکان خۆیان قبول نەکەن ئەم گاڵتە جاریە بەناوی نوێنەرایەتی پێکاتەکان لە هەرێمی باشە بەس بۆ کورسی پێکاتەکان کاک لوقمان بۆ کورسی پێکاتەکان ئێستا کەیەوە داوا دەکەن دابەش بکرێ لەو 11ەیە چەندی بۆ سلێمانی بێ هەمواری پرۆژە یاسایەکی هەمواری یاسای هەڵبژاردنمان پێشکەش کردووە بە واژۆی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ پەرلەمانتارانی سەربەخۆ داوامان کردە 4 کورسی 2 پێکاتەی مەسیحی 2 پێکاتەی تورکمان بۆ سنووری سلێمانی بێ بەپێی سەنگ و قورسایی خۆیان ئەمە قابلی گفتوگۆیە قابلی مناقەشەیە ئێمە دانیشتوین پارتی بە هەموو شێوەیەک دابشکردنی کورسی پێکاتەکانی بۆ بازنەکانی هەڵبژاردن ڕەت کردوتەوە هەر نەهاتە تۆ ناو گفتوگۆ لەم بابەتە ئێمە ڕێی خۆمان گۆتووە هێزەکان ڕێی خۆیان گۆتووە یونامی پێشنیازی هەبووە پارتی بە هیچ شێوەیەک نایەتە گفتوگۆی دابشکردنی کورسی پێکاتەکان ڕوونیشە ئامانجەکە چیە باشە بەس بۆی ڕوون بێ یەکێتی نیشتیمانی تا یاساکە هەموار نەکرێتەوە قبوڵی نییە بەم شێوە کورسی پێکاتەکان بمێنێتەوە 11 کورسی یەک باز نەبێ و یاسا کۆنەکە کاک حەچیمە بە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە باش دابەشی 4 باز نەبکرێ کورسی پێکاتەکانیش بە پێی سەنگ و قورسایی و قەبارەی خۆیان دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێت ئەمە داوا و خواستی هەر ئێمە نییە خواستی هێزە سیاسیەکانی تریشە خواستی شەقامیشە هەڵبژاردن دەکرێت لە 11 ئەوەی سەرۆکی هەرێم دیاری کردووە لە وادێ دەکرێت یاخود جارێکی تەمەنی پەرلەمان درێژ دەکرێتەوە وەڵڵا ئەبێ لە جێگیری سەرۆکی پەرلەمان بپرسین بڵین ئەم مەهزەلە ناشرینەی ئەمڕۆ کردت لە ناو پەرلەمانی کوردستان ئایا هەڵبژاردن لە 11 ئەەکەی ئایا ئەوە بۆ ئەوت بۆ هەڵبژاردن بکرێ ئایا هەڵبژاردن بە تێکدانی یەکریزی نیشتیمانی ئەکرێ ئایا هەڵبژاردن بە ناشرینکردنی موسسەی پەرلەمان ئەکرێ یا ئەبێ ئێمە کارێک بکەین کۆدەنجی دروستکەین بۆی هاوڵاتیش متمانەی بەم پەرلەمانە هەبێ ئەمڕۆ ئەم کارە ناشرینەی کرا ئەوەندەی تر موسسەی دامەزراوە تەشریعەکانی
دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بەرچاوی خەڵک بێزران بەداخەوە. باشە کۆبوونەوەی پارتی وێکێتی ڕادەگرێت مەسئولیەتێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە ئەم کارانەشتنی ئەمڕۆیان کرد. کۆبوونەوەی پارتی وێکێتی ڕادەگرێت ئەم گرژەیە کە کراوە لە سەراسی مەکتەبی سیاسی و دەستگای هەڵبژاردنەکان؟ وەڵا ئەمە ئەمڕۆ ڕووی داوە. ئێمە ئەمە هیچ کۆمیسیۆن هیچ ئەمڕۆ شەڕێک ڕووی داوە لە پەرلەمانی کوردستان ئەوان ویستیان کارێکی نایاسایی بکەن ئێمەش ڕێگریمان لێ کردووە. ئیتر ئێمە تاکید دەکەمەوە بڕوامان بە گفتوگۆیە خۆ ئێمە بڕوامان بە شەڕکردن نییە بەڵام ئەگە پێویست بوو ڕێگری لە کارێکی نایاسایی بکەین شەڕ بکەین شەڕەکەین بۆ ئەمە. باش ئەمە هەموو ڕێکارێکی پەرلەمانی بە شەڕکردنی شەگرینە بەر ڕێگە نادەین کاری نایاسایی بکرێت. باشە بەڵام بۆ گفتوگۆ دەست لای ئێمە گفتوگۆ بابەتێکە قەناعەتمان پێیە پێمان وایە مەسئولیەتی ئەم وڵاتە مەسئولیەتی چی دەستە جەمعیە ئەم وڵاتە مڵکی کەس نییە مڵکی باوکی کەس نییە ئەم وڵاتە مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەموو هێزە سیاسیەکان خاوەنی ئەم وڵاتن بۆیە ئەبێ سازان بکرێت ئەبێ ڕێکەوتن لە نێوان هێزە سیاسیەکان بکرێت کە نوێنەتی خەڵکەکەن. باشە ئەمە ڕێگا دروستەکەی بە دیاری کراوی بۆ پرسی هەڵبژاردن کە پرسێکی گرنگ و چارە نووسازە. باشە چەند خولەکێکمانەوە بە کورتی دادگای فدراڵی 24 مانگە جارێکی کۆ دەبێتەوە سکاڵاکە یەکێتی نیشتیمانی هەرماوە ناوڕۆکی سکاڵەکە لەسەر چییە؟ سکاڵای یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمواری لەسەر قانونی ژمارە 2 ساڵی 92 هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئێمە سکاڵاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەیە کە ئەبێ یاساکە هەموار بکرێتەوە هاوشێوەی عێراق هەرێمی کوردستان بەفرە باز نەبکرێت داتای بایۆمەتری و داتای وەزارەتی پلاندانانی عێراق بەکاربێت چونکە ڕوونە ئەو داتایی لە هەرێمی کوردستان هەیە سەدان هەزار ناوی زیادە و ئاوارەکان و خەڵکی نازانم چی تێدایە داتایەکە کە لە خراپیدا وێنەی نییە بۆیە ئێمە بەم داتایش ڕازی نین داوامان کردووە هەڵبژاردنەکە بە داتای بایۆمەتری بێ داتای وەزارەتی پلاندانانی عێراق بکرێتە بنەما بۆ دابەشکردنی کورسی بەسەر بازنەکانی هەڵبژاردندا و تۆماری بایۆمەتریش بکرێتە بنەما و کورسی پێکاتەکانیش هاوشێوەی کورسیە گشتەکان دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکرێ یعنی سکاڵای ئێمە لەسەر ئەم بابەتەیە لە محکەمەی اتحادی تاکو ئێستا سکاڵاکە وجودی هەیە بەڵام بێگومانەگە ئێمە لە نێوە خۆماندا ڕێککەوین لەسەرەوەی یاساکە هەموارکەینەوە ئەوە بابەتێکی ترە بەڵام لە ئێستادا ئێمە ڕێک نەکەوتوین ئەم ڕۆژی هاتە سەرێ کەواتە دۆخەکە ئاڵۆستر بوو. ئێوە دەتانوێت کۆمیسیۆنی عێراق یان کوردستان سەرپەرستی هەڵبژاردن بکە؟ بەلای ئێمەوە گرنگ نییە بەلای ئێمەوە گرنگەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت ئەگەر ئێمە ڕێک بکەوین لەوەی کۆمیسیۆنی هەرێم سەرپەرشتی بکە ئێمە لاریمان نییە لەوە پێمان وایە کۆمیسیۆنی هەرێم کۆمیسیۆنێکە کە هەموو لایەکمان دەنگمان با بڵێن بەشدار بووینە لە دامەزراندنی نۆ ئەنجومەنی کۆمیسیارانیە دوی یەکێتیە دوی سەی پارتیە دوی گۆڕانە یەکی کۆمەڵی دادگەریە یەکی یەکگرتووی ئیسلامیە ئەمانە بەیەکەوە کار بکەن بەڵام ئەوەی ئەمڕۆ کردیان ئامانجەکەیان تێکدان بوو بە ئامانجیەوەی انتخاب نەکرێت لە ڕاستیدا پارتی نایە هەڵبژاردن بکرێت ئەوەی ئەمڕۆ کردی لە هاوڵاتیەکی سەرجادە بپرسە کە ڕەنگە زۆر مطابقیش نەبێ بۆ بابەتی سوۆسیال میدیا و بابەتی سیاسی بەڵام ئەگە لێی بپرسی ڕوونە لایوی بابەتەکە ئەمە بۆ تێکدانی نێوماڵی کورد و بۆ تێکدانی ئەو هەوڵانە بوو کە هەوڵ ئەدرا هەڵبژاردن لە کاتی خۆی دەبکرێت ئەوەی ناوێ بکرێت ئەوانن کە ئەم دۆخەیان دروست کرد. باشە سەبارەت بە چەکوشەکەی پەرلەمان ئەمڕۆ پەرلەمانتارێکی وتی لای ئێمەیە چەکوشەکاری لای خۆتان ماوە؟ چەکوشەکە دارێکە قیمەتی نییە ئەو کاتە قیمەتی هەیە کە سەرۆکی پەرلەمان جەلسەی پێ هەڵەگرێ ئەم کاتە قیمەتیە بۆیە کە جەلسەی پێک هەڵگرە پێک دێ لە دارێک ئیتر بەدەست هەر کەسێکەوە بی قیمەتی نییە و سەرۆکی پەرلەمان لە کاتی خۆیدا چەکوشەکەی بەکارهێنا و ڕەفعی جەلسەی کرد و ئەمە بابەتە کۆتایی بە جادانیشتنی ئەمڕۆ هێنا تا جارێکی تر خودی سەرۆکی پەرلەمان بانگەشت نەکاتەوە بۆ دانیشتنی پەرلەمان هیچ دەسەڵاتێک نییە بتوانی بانگشتی جەلسەی دانیشتنی پەرلەمانی کوردستان بەم زوانە دەکرێتەوە ئەم دانیشتنە یاخود جارێ لەبەرەم گرژێ دوا دەکەوێت دانیشتەکانی پەرلەمان جارێک تر وەڵا بێ لە پارتی دیموکراتی کوردستان و لە جێگیری سەرۆکی پەرلەمان بپرسین بزانین ئەو بابەتەی ئەمڕۆ کردیان و ئەم تەمسیلە ناشرینەی کە ئەمڕۆ کردیان کەی واز لەم ئەتوارە ناشرینانە دێنن بۆی ئێمە بتوانین جارێکتر لە پەرلەمانی کوردستان دابنیشینەوە. باشە بەس بە کورتی 11 هەڵبژاردنەکە دەکرێت یاخودنا مابێ لە هێمن هەورامی جێگیری سەرۆکی پەرلەمان بپرسین
بزان ئایا 11 هەڵبژاردن ئەکرێ یان ناکرێت. پرسیارەکەمان بۆ جەنابتە ڕەنگە چکە و لێرە نیە وەکو خۆتان پێتان وایە دەکرێ یان نا؟ کاکە ئەوەی ئەمڕۆ ئەوان کردیان بۆ تێکدانە، ئەمە بۆ هەڵبژاردن نییە ڕوونە لای هەموو هاوڵاتیان و لای هێزە سیاسەکانیش ڕوونە. ئەوەی ئەمڕۆ کرا ئەو تاکڕەویەی کە ئەمڕۆ کرا بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن بە تاکلایەنە ئەمە بۆ تێکدانە. ئەو یاریە ناشرینەی بە نوێنەرەتی پێکاتەکان کرا بۆ تێکدانە. ئەگەر نایە هەموو لایەکمان ئامادەین 11 بی هەر تاریخێک بی ئینتخابات بکەین. ئێمە لەگەڵەوە نەبووینە، کاتی خۆش ئێمە لەگەڵەوە نەبووین هەڵبژاردن دوا بخرێت کە هەڵبژاردنیشمان دواخست. کاک حەچیم 3 مەرجماندانە یاسا هەموار بکەینەوە، پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان دەستوریش بنووسرێتەوە، تەواز لە دەستور بێنە. بەڕام 9 ساڵە بە ناڕەوایی پرۆژە یاسای بودجە نایەنە پەرلەمانی کوردستان، حیساباتی کۆتاییش نایەنن، کەس نازانێت داهات یاریمی کوردستان چەندە، چۆن دابەشەکرێ، لەکوێ دێ، کەس نازانێ ئیلا خوای گەورە ئەزانێەوە و دووسێک سەرۆکی حکوومەت و چەند کەسێکیش لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە هەمویان لە پارتی دیموکراتی کوردستانن لەگەڵ باڵێن بەڕێوبەری کۆمپانیای کارەگەنا کەس نازانێت داهاتی وڵاتە چەندە و ئیتر بەم شێوەیە ئێمە بەڵێن ئەوە درابوو کە پرۆژە یاسای بودجە بێ بۆی عەدالەت لە دابەشکردنی داهات دەستە بەرکەین لە هەرێمی کوردستان. کەچی تەمسیلێکی ناشرینی قێزەونی وایان کرد پرۆسەی سیاسیان لە هەرێمی کوردستان لە بەرچاوی خەڵک. سوپاس دەکەین لە ڕاستیدا ئەوەی کە ئەوان باسەکەن من تاکی دەکەمەوە بە ناوی قوارەی سیاسی هەرێم ئەمڕۆ قوارەی سیاسی هەرێمیان ناشرین کرد. ئەوەی ئەوڕۆ کردیان ئەمە خەتەرە لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان. هیچ هێزێکی بێگانە خەتەر نییە لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان. خۆیان خەتەرن لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە کاری ناشرین و قێزەونی وا ئەکەن. ئێمەمانان بێزمان لەم شێوازە حکومڕانیا بێتەوە چ جایەوەی کەوە خەڵکی دەوروبەر و دۆستەکانیشمان. سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ ڕێزکاک لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنێکیەتی لە هەولێرەوە. سوپاس بۆ بینێرانی بڕێز، سوپاس بە هاوکارانم، خواتان